ئەمڕۆ جەژنی هیندۆسیەکانە لە شاری سلێمانی ئاهەنگە ڕێکخراوە بۆ ئەو کەسانی کە پەیڕەوانی ئاینی هیندۆسین بە تایبەتی کچای نیپاڵی. منەوێت چمە لای یەشێک دوای لەوانە سڵاو لێبێ چۆنی؟ چەند ساڵە سلێمانی؟ من 3 ساڵ. کوردیەکە چۆنە؟ کوردی تۆ جانێ. ئەمڕۆ جەژنی هیندۆسیە. هەستە چۆنە کە لەم جەژنیە بەشداری کردووە؟ من کوردی زۆر نازانم. ئەم جەژنە خۆشە؟ زۆر خۆشە نێپالی. چی ئەکەن؟ هەپڵە زۆر گەورە هەپڵە نێپالی. ئەو خواردنانە چیەکەی خۆن؟ خواردن پێپسی هەمووی خواردن خۆشە. سلێمانی چۆنە بەلای تۆ؟ زۆر جوانە سلێمانی. زۆر جوانە؟ جوانە خۆشە زۆر. بەنیازی زیاتر بمێنیتەوە؟ ئیشی چیەکەی؟ من لە ماڵ هەوس. خواردی کوردی ئەزانی؟ کوردی؟ تۆڕە تۆجێت. چی؟ تۆجێ جانێن کوردی. خواردی کوردی ئەزانی دروستکەی؟ خواردن برنج سیلەکە هەمووی جانێ خواردن. چی خۆشە بەلای تۆ؟ زۆر لە ماڵ برنج. ئەیش لە؟ سیلا برنج بێنجان گوڵەکە هەمووی لێنی خۆشە. زۆر باش دەست خۆش بێ. بەڵێ ژمارەی زۆر لە کچانی نیپاڵی بەشداری ئەم ئاهەنگەیان کردووە کە ئەگەر هاوکار بێنەکان بجێزێتەوە ژمارەیەک لەو کچانێک کە بەشداریان کردووە کە ئەمانە لە ماڵاندا کارەکەن.